سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان: زیندانیکردنی سەرۆڕۆیانە و پێشێلکردنی مافە بنەڕەتیەکانی زیندانیان لە شارەکانی کوردستان، پەرەسەندنی مانگرتن و کۆبوونەوە ناڕەزایەتیەکانی کرێکاران لە شارە جیاجیەکانی کوردستان، ناڕەزایەتی خانەنشینانی تامین نیشتیماعی لە شارەکانی تاران، ڕەشت و شوش بەڕێوەچوو، بەحرەین سزای قورس بۆ 11 تۆمەتبار بە تۆمەتی هاوکاری لەگەڵ سوپای پاسداران دەردەکات و کیێف لەژێر قورسترین هێرشی موشێکی ڕووسیادا. درێژەی هەواڵەکان: زیندانیکردنی سەرۆڕۆیانە و پێشێلکردنی مافە بنەڕەتیەکانی زیندانیان لە شارەکانی کوردستان. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بارودۆخێکی نائاساییدا هۆشداری دەدەن لە پەرەسەندنی شەپۆلێکی نوێ زیندانیکردنی سەرۆڕۆیانەی بەندکراوانی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان، کە تیایدا مافە سەرەتاییەکانی دادگاییکردنی دادپەروەرانە بە تەواوی پێشێل کراون. بە پێی راپۆرتەکان، کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی نهێنی و بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختەی بنەماڵە و پارێزەرەکانیان سزای لە سێدارەدانی بەسەر چەندین بەندکراوی سیاسی کووردا جێبەجێ کردووە. هاوکات لە شارەکانی وەک بۆکان و پیرانشار راپۆرتی جۆراوجۆر لەسەر دەستبەسەرکردنی سەرۆڕۆیانەی چالاکوانانی مەدەنی و سیاسی وەک ئەستی موحەممەدی و واحید سوڵتانی بڵاو بووتەوە، کە بۆ ماوەی چەندین هەفتەیە لەژێر لێکۆڵینەوەدان و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستانیە. چالاکوانان دەڵێن پاشەکشەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پچڕانی ئینترنێت لە ناوچەکە بۆتە هۆی ئەوەی کە ناوەندە ئەمنیەکان بەبێ چاودێری نێودەوڵەتی فشارەکانیان بۆ سەر زیندانیان تونتر بکەنەوە. پەرەسەندنی مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتیەکانی کرێکاران لە شارە جیاجیەکانی کوردستان. کرێکارانی ناوەندە بەرهەمهێنەرەکان و نانەواخانەکان لە شارەکانی سەقز، مەریوان و دیواندەرە بەهۆی پێنەدانی موچە پاشەکەوتکراوەکانیان و نەبوونی ئەمنیەتی پیشەیی دەستیان داوەتە کۆبوونەوەی ناڕەزایەتی. لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەی بەربڵاوی کرێکارانی کۆمپانیای کولهایم لە سەقز و کارگەی شیرینی و بیسکویت لە دیواندەرە بەڕێوەچوو. کرێکارانی ناڕازی ڕایانگەیاندووە کە بۆ ماوەی چەند مانگێکە موچە و شایستەداراییەکانیان وەرنەگرتووە و سەرەڕای بەڵێنی بەرپرسان کێشەکانیان چارەسەر نەکراوە. هەروەها سەندیکا سەربەخۆکانی کرێکاران ڕایانگەیاندووە کە گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر چالاکوانانی کرێکاری زیادی کردووە و ڕێگری لە هەر چەشنە ڕێکخراوبوونێکی سەربەخۆ دەکرێت، بەڵام بەهۆی داڕمانی دۆخی ئابوووریەوە ناڕەزایەتیەکان چوونەتە قۆناغێکی نوێیەوە. جێگیرکردنی بازگەی پشکنین و بەشداریکردنی هێزەکانی هەشتی شەعبی و حیزبوڵڵا لە شارەکانی کوردستان. راپۆرتە نوێیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان باس لە پەرەسەندنی کەشی توندی ئەمنی و سەربازی دەکەن لە ڕێگای دامەزراندنی بەربڵاوی بازگەکانی پشکنین، گەڕان بە دوای کەلوپەلی هاوڵاتیاندا و سوودوەرگرتنی ڕەژیم لە هێزە نیابەتیەکانی عێراق و لوبنان بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکە. لە درێژەی سەپاندنی کەشی ئەمنی سەربازی بەسەر شارەکانی کوردستان، ئێراندا دوایین زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن کە ژمارەیەکی زۆر بازگەی پشکنین لەسەر ڕێگای سەرەکیەکانی نێوان شارەکانی پارێزگای کوردستان جێگیر کراون. لەم بازگانەدا هاوڵاتیان بە توندی دەپشکێنرێن و لێپرسینەوەیان لەگەڵدا دەکرێت. بەپێی زانیاریە ناوخۆیەکان، پشکنینەکان تەنها لەلایەن هێزە ناوخۆیەکانی ڕژیمەوە ئەنجام نادرێن، بەڵکو بەشێک لەو هێزانە لەوەی جێگیر کراون. چەکدارانی سەربەهەشتی شەعبی و حیزبوڵڵای لوبنانن کە هاوڵاتیانی عێراق و لوبنانن. چالاکوانانی ناوچەکە دەڵێن ڕژیمی کۆماری ئیسلامی بەهێنانی ئەم هێزە بیانیانە دەیەوێت ترسی زیاتر لە نێو کۆمەڵگادا بچێنێت و ڕێگری لە هەر چەشنە سەرهەڵدان و ناڕەزایەتیەکی مەدەنی بکات. گرانی بێوێنەی پێداویستیە سەرەتاییەکان لە شارەکانی کوردستان. سەرهەڵدانی قێرانی توندی درا و بەرزبوونەوەی نرخی دولار بۆتە هۆی گرانبوونی یەکجار زۆری کاڵا. سەرەتاییەکانی وەک گاز، ئاو و کارەبا لە شاری سەقز و ناوچەکانی تری کوردستان.
ئەمە ژیانی هاوڵاتیانی لەگەڵ گرفتی جدی بەرەوڕوو کردووەتەوە. راپۆرتە مەیدانیەکان لە بازاڕەکانی کوردستان لەوانە سەقز و سنا نیشان دەدەن کە نرخی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک وەک گۆشت، مریشک، هێلکە و نان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. هاوکات لەگەڵ ئەم گرانیە کەمبوونی پارەی نەختینە لە بانکەکان و تێکچوونی سیستەمی بانکی کێشەی بۆ بازرگانان و خەڵکی ئاسایی دروست کردووە. دۆخی نالەباری ئابووری و نەبوونی هەلی کار لە ناوچە سنووریەکان ژمارەیەکی زیاتری لە گەنجان و تەنانەت کەسانی خاوەن بڕوانامەی زانکۆ ناچار کردووە ڕوو لە پیشەی مەترسیداری کۆڵبەری بکەن کە ڕۆژانە بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان یان ڕووداوە سروشتیەکانەوە دەبنە قوربانی. خەڵکی ناوچەکە دەڵێن حکوومەت لە جیاتی چارەسەرکردنی کێشە ئابووریەکان تەنها کەشی شارەکانی سەربازی و ئەمنیتر کردووە. ناڕەزایەتی خانەنشینانی تامین اجتماعی لە شارەکانی تاران، ڕەشت و شووش بەڕێوەچوو. کۆمەڵێک لە خانەنشینانی ڕێکخراوی تامین اجتماعی بەهۆی خراپی دۆخی بژیوی کەمی موچە و جێبەجێ نەکردنی داواکاریە یاساییەکانیان لە شارەکانی تاران، ڕەشت و شووش ڕژانە سەر شەقامەکان و کۆبوونەوەی ناڕەزایەتیان ساز کرد. ئەم کۆبوونەوانە لە کاتێکدا بەڕێوە دەچن کە خانەنشینانی تامین اجتماعی دەڵێن سەرەڕای بەڵێنە بەردەوامەکانی بەرپرسانی حکوومەتی دۆخی گوزەرانیان بەهۆی داڕمانی بەهای تمەن و بەرزبوونەوەی بێوێنەی نرخی کاڵا سەرەتاییەکان ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت. لە شاری شووش کرێکارانی خانەنشین جەختیان لەوە کردووەتەوە کە تا گەیشتن بە تەواوی مافە پێشێلکراوەکانیان درێژە بە ناڕەزایەتیەکانیان دەدەن. لە سێدارەدانی عەباس ئەکبەری یەکێک لە دەستبەسەرکراوانی خۆپیشاندانەکانی بەفرانبەر میدیاکانی سەر بە ڕژیمی ئێران بڵاویان کردەوە کە بەرە بەیانی ڕۆژی دووشەمە 4 جۆزەردان سزای ناڕەوای لە سێدارەدانی عەباس ئەکبەری یەکێک لە دەستبەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی ساڵی 1404 هەتاوی لە شاری ئیسفەهان جێبەجێ کراوە. ئەمەش لە کاتێکدایە کە چالاکوانان ئەو تۆمەتانە بە ناڕەوا و دەستکردی ناوەندە ئەمنیەکان دەزانن. لە راپۆرتێکی ڕژیمدا ئەم ناڕازیە بە ناوی تەواوی عەباس ئەکبەری فەیزابادی وەک یەکێک لە لێدەرە چەکدارەکان لە خۆپیشاندانەکانی شارستانی ناین ناسێنراوە. دەستگای ڕژیم بۆ پاساوکردنی ئەم لە سێدارەدانە ناڕەوایە ئیدعای کردووە کە ناوبراو دەورێکی گرنگی هەبووە لە هێرشکردنە سەر فەرمانداری شارستانەکە. ناوەندەکانی دابینکردنی ئاسایش و شوێنە خزمەتگوزاریەکان ئەم پێشێلکاریە لە کاتێکدایە کە ئێران لە مانگەکانی ڕابردوودا لەگەڵ شەپۆلێکی نوێ و بێبەزەیانەی لە سێدارەدان دەست بەسەرکردن و دەرکردنی سزای قورس لەلایەن دام و دەستگاکانی ڕژیمەوە بەرەوڕوو بووەتەوە. بە گوتەی دامەزراوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕژیمی ئێران لە کەشی شەڕ قەیرانی ئەمنی و ناڕەزایەتیەکاندا سێدارە وەک ئامرازێک بۆ دروستکردنی ترس و تۆقاندن و کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگا بەکاردەهێنێت. پیسبوونی ژینگەی کەنداوی فارس و باشووری ئێران. تەشەنەسەندنی شەڕ لە ناوچەکەدا بۆتە هۆی پیسبوونی تند و هێنانەکایە زیانی جدی بۆ سەر ژینگەی دەریایی کەنداوی فارس و دوورگەکانی باشووری ئێران بە جۆرێک کە ژیانی ئاژەڵە دەریاییەکان، مەرجانەکان و کیسەڵەکان کەوتووەتە مەترسی لە ناوچوونەوە. بە وتەی شارەزایانی بواری ژینگە شەڕ لە کوردخایەندا دەبێتە هۆی قڕکردن و لە ناوبردنی ڕاستەوخۆی ماسیەکان و زیندەوەرانی دەریایی. ئەم پسپۆڕانە هشداری دەدەن کە لێکەوتەکانی ئەم دۆخە لە داهاتوودا دەبێتە هۆی پیسبوونی درێژخایەنی ئاو، خاک و هەوای ناوچەکە کە چەندین ساڵی ڕەبەقی دەوێت تا شوێنەوارە وێرانکەرەکانی پاک ببنەوە. ئەم کارەساتە ژینگەیە بە تایبەت لە ئێران دەتوانێت لێکەوتەی زۆر قورستری هەبێت، چونکە ناوچە ژینگەیەکانی باشووری وڵات تەنانەت پێش دەستپێکردنی شەڕیش بەهۆی قەیرانە جۆرا و جۆرەکانەوە لەژێر گوشارێکی تۆندابوون و ئێستا ئەم وێرانکاریە نوێیە دۆخەکەی گەیاندووەتە قۆناغێکی مەترسیدار. بەحرەین سزای قورس بۆ 11 تۆمەتبار تۆمەتی هاوکاری لەگەڵ سوپای پاسداران دەردەکات. ئاژانسی هەواڵی دەوڵەتی بەحرەین بڵاوی کردەوە دادگایەک لەو وڵاتە لە هەمان دۆسیەدا بە تۆمەتی هاوکاری لەگەڵ سوپای پاسداران سزای زیندانی هەتاهەتایی بۆ کەسێک دەرکردووە و
دوو کەسی دیکەی بە 3 ساڵ زیندان مەحکوم کردووە. ئەو ئاژانسە هەواڵیە ڕایگەیان کە تۆمەتی ئەو کەسانە بەهۆی هاوکاری لەگەڵ سوپای پاسداران و ئەنجامدانی ئەوەی کە دادگا بە زەنجیرەیەک ئۆپەراسیۆنی دوژمنکارانە و تریروستی لە دژی بەحرین ناوی بردووە. بە گوێرەی بەیاننامەیەک کە لە بەحرین لەسەر ئەو بابەتە بڵاوکراوەتەوە، تۆمەتباران چالاک بوون لە کۆکردنەوەی زانیاری لە ناوەندە هەستیار و گرنگەکان و جگە لەوەش ئاسانکاریان کردووە بۆ گواستنەوەی پارەی پێویست بەو کارانە. دوا هەواڵمان سەبارە دەبا کیێڤ لەژێر قورسترین هێرشی موشکی رووسیادا. پایتەختی ئوکراین جارێکی دیکە بۆتە ئامانجی بێوێنەی تێکەڵەیەک لە هێرشی موشکی و فڕۆکەی بێفڕۆکەوانی سوپای رووسیا. ئەم هێرشانە زیانێکی بەرفراوانیان بە ژێرخانی ئەو وڵاتە گەیاندووە و دەیان هاوڵاتی مەدەنیش کوشتووە و یان برینداری کردووە. دەسەڵاتدارانی خۆجەی لە کیێڤ ڕایان گەیاندووە سیستەمی بەرگری ئاسمانی شارەکە بەهۆی هێرشی هاوکاتی موشکەکانی کرووز و فڕۆکە بێفڕۆکەوانە خۆکوژەکانی رووسیاوە تووشی ئاڵنگاری جددی بووەتەوە. لەو هێرشانەدا کە کەرتی وزە و ناوچەکانی نیشتەجێبوونیان کردووەتە ئامانج، لانی کەم 4 کەس کوژراون و دەیان کەسی دیکەش بریندار بوون. پەرەسەندنی ئەم هێرشانە لە کاتێکدایە کە سەرنجی کۆمەڵگەی جیهانی و توانای دیپلۆماسی واشنگتۆن لەسەر چارەسەرکردنی قەیرانە گەورەکانی وزە و گەشتیاری دەریایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چڕ بووەتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتژداخێکی خۆش بۆ هەموو لایەن.